ڤیانجاف کوانووی تێکۆشان دژی ئەقڵیەت و ستەمی دژ بەژنان. لە ساڵی 1970 لە شاری سلێمانی و لە ناو خاکی تەندراو بە کۆتوبەندی کۆمەڵایەتی سیاسی و قەیرانی هزری لە وڵاتێک کە تێکۆشان لە پێناویدا ئەرکی هەر تاکێکێتی ژنێک لەدایک بوو کە دوایی بووە پێشەنگێک و بە گشت دەسەڵات و سیستم و سەپاندنەکاندا چووەوە. لەیلا والی حسێن ناسراو بە ڤیانجاف ڤیان سۆران و هەندێک جاریش بە ڤیان کاروخ ناوی دەهێنرێت. لە گەڕەکی خەباتی شاری سلێمانی لە ساڵی 1970 چاوی بە دنیا هەڵهێنا. ڤیانجاف لە منداڵیەوە ئاستی زیرەکی بەرز و لە قوتابخانەدا خوێندکارێکی سەرکەوتوو بوو. ڤیان با درکردن بە زوڵم و ستەمی سیستمی کۆمەڵایەتی هەرز و هێزی تێکۆشان لە ناخیدا پەرە دەسەنێت و ڕوبەڕووی ئەو ئەقڵیەتە کۆنە دەبێتەوە کە ژنی کۆت و بێ ئیرادە کردووە. وەک لە پەیامێکیدا بۆ ژنان دەڵێت کێشەی ژن تەنها کێشەیەکی یاسایی نییە، بەڵکو بە تەواوەتی کێشەیەکی کۆمەڵایەتیە و لە چوارچێوەی کۆمەڵگەیەکی مەدەنیدا پێویستی بە شۆڕشێکی هزری و بنیادنانەوەی سیستمێکی دیموکراسی و ئازاد هەیە، بە تایبەت لە کۆمەڵگەی ئێمەدا کە هێشتا یاسا و ڕێسا پیرۆزکراوەکانی عەشایەری و دابوونەریتە کۆنەپەرستەکانی پیا و سالاری باڵادەستە. ڤیانجاف سەرەڕای زیرەکی و لێهاتوویەکەی لە بواری خوێندنیدا، بەڵام تێگەشتنەکانی لە دۆخی ژنان و باڵادەستی سیستم بەسەر ژیانەوە بڕیاری پێدەدات دەستبەرداری پەروەردەی قوتابخانە ببێت و دەست دەکات بە پەروەردەی هزری و خەونە ئازادی بەخشەکانی. لە ساڵی 1990دا لە میانەی لێگەڕینە قوڵەکانی بۆ توروسکاییەکانی ئازادی ڕوو لە خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەیی دەکات. لە ماوەیەکی کورتدا ئاستی زانایی ڤیان باڵا دەکات و درک بە ڕاستینەی کۆمەڵگە و کەسێتی ژنان دەکات. لە ڕێگەی خۆپەروەردەکردنەوە وزە و توانستە شاراوەکانی زیاتر دەردەکەوێت و بە جۆش و خرۆشێکی مەزنەوە بەشداری پەروەردە و ژیانی شۆڕژگێڕی دەکات. ڤیان لە ساڵی 1990دا بەشداری کۆنفرانسی باشووری کوردستان دەبێت. لە ساڵی 2000دا بەشداری کۆنفرانسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات و لە کوێستانەکانی دۆڵاکوکێدا ڕاوبۆچوونە قوڵەکانی دەخاتە ڕوو. لە خەباتی ڕۆژهەڵاتی کوردستانیشدا بەشدار دەبێت و شوێنی خۆی لە دڵی خەڵکدا دەکاتەوە. ڤیانجاف نووسەرێکی بەتوانا بوو سەبارەت بە کێشە و ئازادیەکانی ژنانی کورد و بابەتە هەزری و سیاسی و کۆمەڵایەتیەکان چەندین وتار و لێکۆڵینەوەی نووسیوە و لەژێر ڕێنمایی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان کە دەڵێت شۆڕشی باشوور شۆڕشی ژنە وەک بەرپرسیارەتی مێژووی ڕۆڵی پێشەنگایەتی ژنانی باشوور دەگێڕێت. بەشداری دامەزراندنی تەفگەری ئازادیخوازی ژنانی کورد دەکات و ڕۆڵی کاریگەری دەبێت. ڤیان بوێرانە، ڕادیکاڵانە و چاونەترسانە ڕوبەڕووی سەرجەم ئەو زوڵم و ستەمەی لە ژنانی کورد دەکرا هەڵوێستی دەردەبڕێت و بە هزر و ڕۆح لەگەڵ ئازارە مەزنەکانی ژنان و گەلەکەیدا دەژی و لە پێناو ئازادی و سەرفرازی و یەکسانی لە تێکۆشانێکی بێوچاندا بوو. لە شەوی 1 شوباتی 2006دا لە ناوچەی هەفتانین بە دروشمی سەر لە نوێ واتاداین بە گوتەکانمان ڤیان گڕ لە جەستەی بەردەدات و بەم چالاکیە گیانبازیە عەشق و ئەڤینی خۆی بۆ ئازادی ژیانێکی بەکەرامەت و پەیوەستبوون بە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و پیرۆزیەکانی ژنانی کورد و گەلەوە خستە ڕوو. ڤیان پێش ئەوەی چالاکیە گیانبازیەکەی ئەنجام بدات پەیامێک دەنێرێت بۆ ژنانی ئازارچەشتووی وڵات و وەها پێناسی توندی هەڵوێستی خۆی لە ئاست سیستمی کۆتوبەندی کۆمەڵایەتی و جیهانی دەکات و دەڵێت منیش وەک ڕۆڵەیەکی دایکە سروشت و پارچەیەکی بچووکی گەردوون
دەبێت یاسای پیرۆزی ژیانێکی شەرەفمەندانە پەیڕەو بکەم و واتایەک بدەمە سووڕی ژیانم. ئیدی دڵنیام لەوەی منیش وەک داری میوەیەک کاتی ئەوە هاتووە کە بەرهەمێک بدەمە گەلەستەم دیدەکەم و ببمە هیوایەک بۆ خەیاڵە خنکێنرا و دەستڕێژکراوەکانی منداڵان. کەمیش بێت ببمە وزەیەک بۆ پێشخستنی خولیای ئازادی ژنە ئازاد چەشتوەکان و لە هەمووشی گرنگتر ببمە مۆمێک لە نێو مۆمەگەشەکانی دەوروبەری دورگەی ئیمرالی.